وەختتان وەخێر یارانە ئاخێزی سەروبەند ڕوانین و تەحلیلکردنە فەزای تا ئێستەیسە. فەزایەک کە ئەتمۆسفەرێک کە ئێمە واینە ناویە و لە شەرایەتە عەینی و مادی نەزەر و زەهنیەت زیاتر ڕوونتر و ئاشکارتر و مادیتر ئەنوێنێت. هەڵسوکەوتەکان و ڕووداوەکانە هەفتەگەلە ڕابردوو و خەریکە بە شێوەگەلە جۆرا و جۆر خۆی ئەنوێنێت و بە بەرچاوە ئێوە ئەکەوێت. پێویستی بوو کە بۆ ئێوە تەحلیل بکرێت، هەم تەحلیلە قودرەتە خۆتان بکرێت، هەم تەحلیلە فەزایە ئیمڕۆیی بکرێت بۆ تەمامە یارانە ئاخێزیەک کە تا ئەم دەقیقە توانیان لە مەیدانە حوزوریان بوێت و ئەو مەسائلانە دەستەبەر بکەن کە لە ئایندە و لە داهاتوویەکی فرە نزیکە بە شێوەیەکی چڕوپڕتر، مادیتر و عەینیتر و بەرچاویانەکەوێت. من بۆ خاتریەوەی ئەم دیبەیتە کە ڕوو لە یارانە ئاخێزی و ئاخێزە کوردانە بتوانێت دیمەنێکی شەفافتر و زەلالتریان لە کارگەلە خۆیان پێنیشان بدات، چاوێک ئەخشێنمە سەرە ڕووداوەکانە تا ئێستایی بە شێوەیەکی کۆرنۆمێتری زیبکریاگ و هەر کەسێک کە مایلێ لە یاران ئەتوانێت مراجعە بکات بە دیبەیتەکانە ساڵانە ڕابردوو. بزانن با من لە بەشە مبارزە دەست پێ بکەم و لە بەشە شۆڕش و خەبات دەست پێ بکەم. بۆ ئەکسەریەتە ئێمەمانانێک کە ناومان مردمە تەسویرگەلێک دروست کریا بوو لە شتێ بەناوە مبارزە، بە گوێرەیە تاریخێک بۆیان دروست کردبووین. لە ژێرە مەفهومێک بەناوە پراکسیسە مارکسیستیە ئێمە مبارزەمان لە شێوەیە عەمەڵە مسلحانە ئەدی و پراکسیسمان بەوە ئەدی. بەم ئەمما ئێوە بە شێوەگەلە جۆرا و جۆر بیستبووتان کە کورد ڕەهبەری نەبووگە و کورد لەسەر مێزە مفاوزات و مزاکراتە دۆڕیاگە چون ئینسانگەلێکی نالایەقی بووگە. ئەمە بە نەوعێ خەریکە بە تۆ ئێژێ دەمیان نەوگە، شعوریان نەوگە، ئەحمەقوگن، بێدەمی، بێشعوری و ئەحمەقی ئەوانەی کە مزاکرەیان کردگە کە ئێوە نمونە بەرجەستەکانی هەر لە 2003 حکوومەتە حەلیم و تا لە مزاکراتە هەیئەتە کورد لە ساڵە 58 لەگەڵە ئەوانەیە دەوڵەتە مۆقەتە ئەتوانن بەرجەستە بکەنەوە. لە گزارشگەرێوە دکتۆر خەلیقی دایی لە ئەحمەدە موفتیزادە و سدیقە کەمانگەر و شێع عێزەدین و باشگای ئەفسەران و قەڵپەنجە گرتن و ئەوانەی کە بووبوون بە چێهرەگەلە کوردە قەومی ئتنیکی. ئەمانە بە جۆرەیەک بە تۆ ئەیانوێت ئەمانە ئینسانگەلێکی دواکەوتگە بێلیاقەتە نەزان بووگن کە لە سێرە مێژە مزاکرە باختیگیانە وا تەوجیهە کریا کە کورد سادەس و شتێ بەناو فارس مەوجودە کە فرە زۆڵە. تەسویرێکیش کە بۆ تۆ دابوویان ئەمەسە تۆ ئەگەر کوردایەتی ئەەکەی ئەڕۆی ئەسلحەیە ئەگریتە دەسە ئەچیتە ناوە ئەم حیزبانە بۆ چون تۆ بە تەنهایی هیچ کارێکی ترە پێ ناکری، تۆ بە تەنهایی هیچێک نییەی، تۆ بە تەنهایی ناتوانانی بێژی تۆکی، لذا ئەڕۆی ئەسلحەیە ئەگریتە دەسە ئەگەر مەئموریەتێکت پێ بدەن بڕۆی لە جێگەیەکە فیشەکی بتەقینی یا دوو فیشەک بخۆی. بارسوورەت ئەنچێ کە پێیان ئەوە ددارە ئازادی ئاوی بدەین. ئەمەی کە تا ئێستا بۆ ئێوە وت بۆ ئێوە دەرئەخام کە لە تەمامە پێچە تاریخیەکانە ئەوەی کار ئەکا ئیدەس و ئەوەی کار ئەکا ئەفکارە عمومیە. بۆ خاترەوەی ئەمەتانە پێبێژم ئەسڵ و ئەساسە قودرەتە هەر مردمێک قبولکردن یان قبول نەکردنە. گەورەترین ئەسلحەیە کە خەڵکەسی چییە؟ قبولکردن یا قبول نەکردنە. ئێوە بارها لە دەورەبەر خۆتان بیستکتانە کابرا لە ڕووداوێکا ئەیژێت ئەمەی تر پێ قبول ناکرێ یا ئەمە پێ هەڵناگیرێ.
يعني تو تا زمانك شرايطك مسائلك أتواني بردوامي كمورد قبول يا تأيد توي بلام لجيجا قليكا كإتر ريقي نامينيت بحرب بحاية بتو تحميلي كان تو قبولي ناكي تمام كار حاكمية شيا تمام كار حاكمية أمسا لخيلة أم خلقة قبول كردن تسليم بون دروسكا إتن أم تسليم بونا بجمين دانويت يا برزايت ويت فرقي ناكا تو برتو بولا بكي جمين بي دائما وبلام جيجو بيجي أو تهديد نكي وعصل أو باطل نكيتو هر سركوتقا هل دي بشانو باليا هر سركوتقا شرع أصلي والا كوي شرع أصلي والا أو جيجا وا إيدا كاركا وقتي تو گزارش أدي من كيم بزانا كاكي جان تو هركولوي روسم زالوي ئارنۆڵدوی 400 کیلۆ ئەزولەت بوێت وەختی زوانت نەوێت ئەم 400 کیلۆ مای چەو ئەزولەی تۆ ناگێڕێ بەناوە ئەم خەڵکە. ئەمە نوکتەی ئەوەڵ. نوکتەی دووەم، تۆ لە دنیایەکی تەکنۆلۆژیکا کە محاسەرە کریاگی بە دەوڵەت میلەتەکان بە سەروەتگەلە نامەحدود هەچ وەختی هێزە نظامیەکت ناوێت کە بەرابەری بکات لەگەڵە هێزە نظامیە ئەم دەوڵەتانە تا شەڕە جبهەیە ئەندەکا بکەین. دەرنەتیجە ئەوەی کە بە تۆ ئەکرێز لاڵکردن تۆ لە گزارشدانە لە خۆتە و تکرارکردنە قسەگە لە ئەوانە. ئەوان تۆ فێرە قسەیە خۆیانەکەن، تۆ قسەی ئەوان بکەی. ئەم قسەی ئەوانەکردنە چی لە توا دروست ئەکا؟ تەسلیم بوون، دەمکوت بوون. قسە بۆ نامێنێ 400 کیلۆ وەزنت وێ، 3 متر باڵات وێ، قسە بۆ نامێنێ. وەختی قسە بۆ نەما لە وادی قسا ئەڕۆیتە دواوە. ئێستا و دەوڵەتە ئێرانی ئێژێ ئینقلابە، تەمامە ئەقمارە دەوڵەتە ئێرانی ئێژن ئینقلابە ئیستا قسە ئەخوا، هەچێکی تر ناخوا. مثالتان بۆ تێرمەوە 500 نەفەر نیروی مسلحە پژاک، 200 نەفەر نیروی مسلحە حیزب دموکرات و هیچ دەردێ ناخوا خۆ دیتان. ئەمەلەن ئیستا ئێرانیەکان خەریکن وەشان و باڵە ئەمانە هەڵەدەن، ئێژن باشترین سیاسەتیان هەڵبژارگە کە نیروی مسلحیان نەجوڵانگە. ئەوڵەن نەتەوانیان هەز، نەوانە حەدە ئەوە، نەپێیان ئەکرێ. ئێژێ بەهانەی فرەچت فڵانچت نانە جوینە. بەڵام ئیستا ئەمە بگەسۆ قارەمانێتی، یعنی ئوسولەن دەیتۆ ئەم نیرو نظامیتە بۆ چی و بەکارنەهێنانی خەیلی مهمترە لە بەکارهێنانی. عەجەب، ئەمە کامە منتقە؟ وەلی تۆ ئەوێنی ئەمانە لە حەوزەی قسەکردنیشا قسەیان نییە بیکەن. چرا؟ یەکسری قسەیان کردگە لە تووڵە ساڵانە ڕابردوو. بۆتانی بەحسەکەم ئیستا لەگرا لەم سەر و بەندەی وا خەریکن ئەی خونجنن و قسە ئەکەن و بەحسە دموکراسی ئەکەن و بەحسە سێکولاریزم ئەکەن و بەحسە حقوقە ئینسان ئەکەن و بەحسە سیستەمە سێکولار ئەکەن. کامە ئەسڵحە لەگرا شەڕەکە؟ ئەسڵحەیە ئیدە. کامە کەس شمشێر کێش و پاڵەوانە؟ ئەو کەسەی وا زوانە ڕتۆریکی هەست، ئەقڵە ئینتقادی هەست، ئەو کەسەی وا دائیمەن حزوری هەست و خەڵکە ئەیوێنی. ئۆکەی، جەمعیەتێکی فرە لە مردمە ئێمە ئێژێ سەرم سوڕماگە لەم دەم و باسە سمسمە خەرە کاریاسە ئیستا ئینقلاب لە ڕێگەی میدیاوە تەعقیبەکەن. کابران وارەتە ناوە کوچە کۆڵانە خۆی هیچ خەوەرێ نییە، وەلێ وا دیارە لە فەزای مەجازیە و لە فەزای ڕەسانەیە ئینقلابە. مراجعەکە بە BBC بە وەیساف ئەمریکا بە سلیبریتیگە لە جۆرا و جۆر و لە کەناریە مراجعەکە بە تۆیش. کێ دائیمەن لەگرا حزوری بوو و مەتنی تەولی دەکرد؟ تۆ. کێ دائیمەن شەڕی ئەکرد و بەری بە ئستراتیژیەکانە دەوڵەتە ئێرانیە گرت؟ تۆ. کەسێک کە ئیستا گەرە کێسی ئەم حاڵ و حەوا دەرککا سەر ئەکا و هەرچی کونە.
بۆیە ئێوە ئەوێنن ئاخێزنامەی کوردان بە هەزاران جار هەڵگیریاگە. بۆیە ئێوە ئەوێنن کلیپەکانە ئێمە دەستوە دەست لە ناوە خەڵکیە ئەگەڕێت. ئیستا ئیتر دەمە قۆپان و جامانە و کەڵاشینکۆف کەس وە شوێنیان ناگەڕێ. ئالەگراسە تۆ ئەوێنی حزورە ئەمانە نییە وە فەسادێک کە بەحسیان کردگە متەوەلد بووگە لە فەزایەکە کە من ئیستا بۆتانی بەحسەکەم تا ئەوەی کە یاریە ئێمە بکە. با من لە دەلیلە ئەوەڵ دەستکەم بۆتان داستانەکە. لەبیرتان تێ من وتم ئەمانە کارمەندە دەوڵەتە ئێرانن؟ لەبیرتان تێ وتم ئەمانە دەوڵەتە ئێران لە سلێمانی و کۆیە ڕایگرتگەن ئەمە حیزبانە؟ هەر لە سەروبەند ڕۆژان ڕابردووە ئێوە سێ چواردانە خەبەرتان بیست دوای ئەوەی کە وە قەوڵ خۆیان موشک باران کریاون. خەبەرەکە زانن چ بوو؟ وتیان دەوڵەتە ئێران وتگێسی جارێکی تر حەقیان نییە بڕۆنە ئوردوگا. ئەم خەبەرە وا بوانیە و ئەوان ئیتر ناتوانن بڕۆنە ئوردوگا. ئێوە دیتان ئەندامەکانیان هەڵیان خستۆ و بەڕاستی و دەزوەدامەنە حکوومەتە هەرێم بوون و ئیستر ئەمان ناتوانن بڕۆنە ئوردوگا. دە ئەمە چه نەتیجەیەک ئەدا بە ئێوە؟ ئەم خەبەرە چه نەتیجەیەک بە ئێوە ئەدا؟ ئەم نەتیجە بە ئێوە ئەدات کە ئەگەر ئەوانە تا ئیستە لە ئوردوگا بووگن دەوڵەتە ئێرانی لە ئوردوگا هێشتبنیوە. ئاها دەوڵەتە ئێرانی ئیستەوتی نایەڵم بڕۆنە ئوردوگا ناڕۆنە ئوردوگا. بزانن ئەم شتە خۆ موشک دروستکردن نییە، خۆ معادڵەی سەد مەجهولی نییە. دەوڵەتە ئێرانی دوو موشەکی داگە لەمان و پێشیان ئێژێت نایەڵم بڕۆنە ئوردوگا. ئەمانە کێن؟ ئەمانە نە تفڵە سەغیرن نە خەڵکە سڤیلن. ئەی ئەمانە کێن؟ ئەمانە شۆڕشگێڕانە حرفەیین وا بەخۆیان ئەوت پارێزەرانە خەڵکە ڕۆژ هەڵاتە کوردستان. لەبیرتان تێت؟ کۆماندۆگە لە مەردم زۆرۆیە مەردم. ئیستە لە تاوە ترسە قنە خۆیان کونە مشکیان لێبوو گەسۆ ئەمارەت. عەزیزیان تۆ خەڵکە عادی نییەی ها، تۆ خەڵکە مەزلومە شارە کامێران و خەڵکە مەزلومە شاڵە جوانڕۆن نییەی ها. تۆ ئەحیانەن دانەیەک ڕاپەڕیوە قارەمانە پێشمەرگەی وا کەوتکیتە بەرم مەرگ. کڵەشینکۆف واوە دەستۆ، بیکەیسی واوە دەستۆ، قەناسە واوە دەستۆ، پوزەوانە ئەوەسی، نانە ڕەقە ئەخۆی، هەڵ ئەتەکێنی و هەڵ ئەخەیتۆ. تو قەهرەمانی باڵات بەقەد کوردستان بەرزە. چۆن وابووگی تۆ مشک چووگی تۆ کونا؟ ئیسە دەوڵەتە ئێرانی ئێژێ حەقە نییە بچیتە ئوردوگا. بۆ ناڕۆی تۆ ئوردوگا؟ دەوڵەتە ئێرانی بخێتەوە غەڵەتکردن. هەر بەم ڕاحەتیە. خۆ ئەمە فەزا کەس ئێوە خەریکن ئەیوێنن با من بێمە سەر ئەم فەزا. وەبیرتان تێرمەوە لە 6 ساڵ ڕابردوو 7 ساڵ ڕابردوو کە ئێمە دەستمان کرد بە باتڵکردن ئێستراتیژیەکانە دەوڵەتە ئێرانی بە ئێوە وتمان دەوڵەتە ئێرانی زەهنیەتە مەردمە ئێمەی بۆ تەسلیم بوون و لە ئەگەرە هەر تەکان خواردنێکە بە شکست و کەوتنە گیرفانە دەوڵەتە ئێرانی هەدایەت کردگە و ئەمانەی لە زوانە کەسانێک و بەناوە حیزب و دڵخوازە کورد و دۆستبازە کورد و کوردباز و جامعی مەدەنی باز بۆ ئێوە کردگە بە ئەقڵە سەلیمە جامعە. لەبیرتان تێت لە سەروبەندە تەحلیلە دیبەیتەکانە پەکەکە ئێمە بە ئێوەمانوت پەکەکە بازوویە سپاهە قودسە و ئەنچێک کە ئەو تەحتە ناوە مەتنە پەکەکە بەحسیەکە مەتنە دەوڵەتە ئێرانیە و دەوڵەتە ئێرانی نۆکەرە ئەمریکاس و ئەمریکا پارێزەرە دەوڵەتە ئێرانیە.
لحف ساڵە پێشەوە پێتانم وت مەقولەیە دەموچاو گۆڕینە دەوڵەتە ئێرانی لە منتەقەی قەومی ئیتنیکی کوردۆ دەست پێیەکا چون گەورەترین تەهدیدیان منتەقەی قەومی ئیتنیکی کوردە لەذا بۆ ئەبەدیکردنە دەوڵەتە ئێرانی احتیاجیان بە تەئیدە منتەقەی قەومی ئیتنیکی کورد هەست تا منتەقەی قەومی ئیتنیکی کورد و هەر چواردە سوپێوە بۆ ینی مۆر کردوێت کە ئەمە ئەشەو بیللا دەوڵەتە مورد تەئید و موافقەتە ئێمەز و ئەبەدیۆ بکەنەوە بۆیە نیشانەکانی لە ئەم ئەدەبیاتە دیار بوو لە ئەوەی کە دەوڵەتە ئێرانی شرووی کرد بە قەوم دروستکردن بە زوان دروستکردن بە ئاموزش زوان بە دروستکردنە ئێڤنت بە فاسدکردنە ناو جامعە تەوەسوتە ئەم حیزبگەلە تاگرا متوجه بووین ئیسە تێمە سەر مەسادیقە یەک بە یەکە ئەمانەی کە ئیستە و بەرچاوە ئێوە زەلال و ڕۆشن ئەیوێنن ئەمانە وەختی تعریفێکی دروستیان نە لە حازە سیاسی لە خاستگەلە سیاسیە خۆیان بوو نە لە حازە جەوهەری و وجودی لە ئەنچێ کە پێی ئێژن کورد و ئەمانە منتەسەبە بە کوردن هەیان بوو کە ئەحیانەن بوون و خەبات و ڕێڕەوە ڕێگای کوردایەتی نەیان بوو ئەهاتن درۆیانە کرد ئەیان و دەوڵەتە ئێرانی بەر بە زوانە ئێمە ئەگرێ زوانە ئێمە کوردیە ئەیان و دەوڵەتە ئێرانی نایەڵێ ئێمە دەمە قۆپان بکەینە پێمان چون فرە کوردیە فرە خەتەرناکە دەمە قۆپان پارچەیە بێری 3 متر خشتەکی لێبەی بێژی ئەمە خەتەرناکە دەوڵەتە ئێرانی هەڵەتەقێنی ئەمە قسەی کێ بوو ئەمە قسەی دەوڵەتە ئێرانی بوو دەوڵەتە ئێرانی لەولاوە کلاسە زوانە کوردی بۆیان ئەکردو تەوەسوتە عەدنانە بەرزەنجی و ئەمسالە عەدنانە بەرزەنجی لەم لاوە ئەم حیزبگەلە ئەهاتن ئەیان و زوانەیە کوردیمان فرە مهمە جەماعەتێکیشیان لێ دروست کردوون بە ناوە جەماعەتە سەربەخۆیی خوازە کوردبازە دەمە قۆپان لە پێی زوانباز ئەمانیش هەر وەکو ئەوانون بێ تەبیین بێ ئیدە بێ باسکردنە خۆ خەریکون قسەیانە کرد تا ئێوە بگەینن بەکوێ بە ئەم لەختە من پێتانێژم من لە 6 ساڵە پێشەوە بەرم بەمانە گرت وتم گەرەکیانە بە هەزاران نەفەر لە خەڵکە ئێمە بێرنە خیابان کوشتەیە چەند هەزاری بە خەڵکە ئێمە تەحمیلکەن بعد بێژن خوا هەڵی ناگرێ کوردە قەهرەمان ئینقلابی کرد و مردمە قەهرەمانە ئێران ئینقلابیان کرد ئینقلابمان کرد و دەوڵەتە دموکراتە سەکولارە ئێرانیمان دروست کرد تەنیا کەسێک لە توو لە تاریخ معاسرا لەناوە ئەم سەرزەمینەوە جەهان هات کە ئێژێ دەوڵەتە ئێرانی فازی هەست فازە ئەوەڵ فازە دووەم فازە سێوەم ئێمە بووین لە ئاخێزە ئێمە وتمان دەوڵەتە ئێرانی هیچی مەکەن ئێشێ بڕواتە ناو فازە سێوەم و نەمایشە ئینقلاب بدات ئێمە ئەمانە بە ئێوە وت ئێمە وتمان لە فازە سێوەمە دەوڵەتە ئێرانی ئێشێ بچێت مؤسسات و نەهادگەلێک کە پێی ئێژن دەوڵەت ئەبەدیۆ بکاتەوە یعنی بێژێ ئەمانە دەرهاتگە لە ئێرادەی ملەتە ئێران بە دوای ئینقلاب و شۆڕشە ئازادی خوازانە بووگن و ئازادی متەبەلور ئەوێ لە ناوە هەیکەلە مؤسساتە دەوڵەتە ئێرانیە و مردم دەرئەکەفێ لە هەیکەلە مؤسساتە دەوڵەتە ئێرانیە بۆیە دەوڵەتە ئێرانی ئیشی حتمەن ئەم گوزارە بکە حتمەن ئەم پێستە بخە و حتمەن وا بکە ئێستا بۆتانی مشەخصەکەم تەمامە شعارەکان ئێستا ئەیدەن چییە؟ مەرگ بەر عەلی خامنەئی ئەی درود بەرکێ ئەی بژی کێ مەرگ بەر عەلی خامنەئی تاکە نەفەرێکە بە گۆشتۆ بەڵام درود بەر ئێرانە سێکولارە دموکراتیک مەرگ بەر یەکدانە نەفەر ئینسان درود بەر سیستەمێک ئەم مەرحەلەی سێوەم بوویتر دروستە لەگرایتر فەردەکان مەوجود نییە چون خەڵکە عەوام دەغدغەی ئەم کاریە نییە خەڵکە عەوام قسە تکرار ئەکاتەوە نازانێت
تۆ وەختی گەرەکتە کە سیستەمێکا شەڕکەی ئێشێتە کە قوانینە ئەو سیستەمە و قانونەکانە ئەو شەڕی تەکا بکەیت تا قڕۆڵیکەی. نئۆلیبرالیزم دەم لە ئازادی ئەدا، لەسرە چمکە ئازادی ئەوێسێت، لەسرە چمکەش حقوق ئەوێسێ، هەر ئەمانە چون فکر ئەکات تەمامە ڕێگەکان ختم ئەوێت بە گیرفانە خۆی، ئەتوانێ ئەمانە بە شێوەیەکی کارتۆنی مزەخرەف کاتە ناو زێنە خەڵکیەوە. بزانن ئێمە هاتین وتمان سێرکە ئادرسدان بە تاکە نەفەرێک درۆیەکی گەورەس. دەوڵەتە ئێرانی عەلی خامنەی نییە. مثال بەمە خزمەتتان، مەسەڵەن هەر ئەم عەلی خامنەیە سێ بنیادە گەورەتان من بۆ ناوە و مالەژێری دەسیە. بنیادە مستەزعفان تبق ئاعتراف خۆیان زیاتر لە 100 ملیارد دۆلار سەرمایەسی. بنیادە ئیمام زیاتر لە 10 ملیارد دلار سەرمایەسی. ئاستانە قودسە ڕەزەوی ملیاردها دلار سەرمایەسی. مەجموعەی ژێرە دەسە عەلیە خامنەیی تبق ئاعتراف خۆیان شتێ بینە 300 تا 600 ملیارد دلار فقط مؤسساتە لە ژێر دەسە عەلی خامنەیە. ئۆکەی دەخۆ عەلیە خامنەیی نەپەنەمیادە لە بنیادە مستەزعفانە ئیدەیەک خەریکن ئەم بنیادە ئەوە نەبەرەوە. بەهۆی چی ئەم بنیادە وا لە دەستیان، ئەم قدرەتە وا لە دەستیان؟ بەهۆی ئەوەی کە عەلی خامنەیی وا لە ئەوێ. ئەگەر عەلی خامنەیی لا بچێت، ئیشێ تەمامە ئەمانە لا بچێت و تەمامە ئەمانە لە نان خواردنە کەفن و تەمامە ئەم قدرەتە لە دەسەدەن و تەمامە ڕەگە ئەم جامعە لە دەسەدەن. دەیوەها ئەتفاقی ئەکەفێ؟ ئێستا تۆ حاڵیت بوو فقط عەلی خامنەیی نییە، تۆ بۆ حەملە ئەەکەی فقط و عەلی خامنەیی؟ بۆ ئەم کارە ئەەکەی لە ڕزای پەهلەوی تۆ تا کۆمەڵۆ تۆ تا دموکرات تۆ تا پەکەکە تۆ تا جمهوری خاهان تۆ تا ئەم کۆن جەدید ڕۆزنامە نەگارانەوە حەملە ئەەکەن فقط و عەلی خامنەیی؟ بۆ لەبەرەوەی تەمامە بنیادە مستەزعفان و بنیادە ئیمام و ئاستانە قودسە ڕەزەوی و سپاه پاسداران و مؤسساتە مختلف ماڵی گشتی بێڵنەوە. دێ ئەم گشتە ماگەسەوە واوە دەسەکی. مثال بەمە خزمەتان، ئێوە فکرەکەن ئەمانەی تەحتە ناوە نیروهای سەرکوبگەر ئەکسیانە دەنە دەرەوە کارێکیس کارە خودە سپای پاسدارانە. بۆ ئەکسیانە داتە دەرەوە؟ کاکە تۆ خەریکی بە مردمێک ئێژی ئێمە خەریکین ئینقلابەکەین، ئەم مردمیشە تووڕەس بەدەسە ئێوە، وەلی ئەم مردمە نازانیت کێگەلن جمهوریە ئیسلامین، نازانیت. جمهوری ئیسلامی ئێشێوە تۆ ئادرس باک کێگەلن کە ئینسان گەلە کەسیفێ بوون، جنایەتکار بوون، پوفیوز بوون، وەختە خۆی تۆ ئێشێ تحتە ناوە ئینقلاب بیان کوژی. ئەگەڕێت مزەخرەفتەرین بێدایک و باوکتەرین مهرەیەک وا فرە ئیجادە ئینزجار لە توا ئەکات بە عینوانە مردمە عادی معرەفیت پێیەکە. سەرهەنگە دووەم مەسئولە کوشتارە نەوشەهر، ئادرس فڵانە جێگە. ئیتر بە تۆ نایژی ڕئیسە هۆڵدینگە فڵان واکو چاوەڵکراواتی بەستگە جمهوریە ئیسلامی و دەوڵەتە ئێرانیە ئادرس فڵانە جێگە پێت نایژی. ئەو ئێشێ مەخفی بکرێتەوە. تاگرا متوجه بوون. ئیسە با بێنە سەرە فەزایە کە ئەمانە دروستیان کردەکە. ئەوانەی وا کارمەندە دەوڵەتە ئێرانی بوون، ئەم حیزبانە، خب هیچ شتێکیان دەرمۆردە کوردایەتی نەبوو، هیچ تەبینێکیان لە کورد نەبوو. نەشیان نەتوانی بێژن چ زۆڵمێک لە کوردیش کریاگە بە عینوانە شەهروەند. حتا نەیانەتوانی گزارشێ لە شەهروەند بدەن، نەیانەتوانی بێژن کامە مەفهومی زەکردنە ئازادی مەدە نەزەریانە، هیچ کامیان نەیەوت. سەوادیان دیە، بێعەقڵن، نە کارمەندن. هاتینە سەر ئەوەی کە ئەم کوردە قەومی ئیتنیکیە ئەوە نەخۆی قودرەتی نەبوو لە خۆی قودرەت نیشان بدات، ئەوە نەخۆی قودرەتی نەبوو هێزە مردم دروستکات، ئەوە نەخۆی قودرەتی نەبوو کە ڕەوایەتی دروستکە ئەم مردمە بەناوە کورتیا جێگە بکەیتەوە، ئەوە نە قودرەتی نەبوو کە ئەم خەڵکە بەناوە کورد قبوڵە دەسەڵاتە ئێرانی نەکا. هات بە تۆ وتی دانەیە کەنیشکمان کوژیاگە ئینقلابمان کردە، بۆ چون ئەم کەنیشکە کوردە،
چۆن کوردە زوانە کوردی قسەکە بردگیانە لە تاران ئەم کەنیشکە مەزڵومانەی ئێمەیان کوشتگە. جا ئینسانێ وەختی حیچێکی بۆ وتن نەو هیچ گزارشێکی نەو لە خۆی بیدات، هیچ مەسادیقێکی لە ڕەنجێک نەبوو کێشاگێسی، ماتەڵ بوو اتفاقێکی بۆ دروستکەن بێژێ ئەها ئەوە منم، قەشەنگ سوارە ملیەون. هەر ڕۆژە ئەوواڵ وتیان ژینای کورد کوژیاگە، چون ناوی ژیناوگە. ژینا ناوە ئستعماریە، ببەخشن مەحسا، حتا ناوەکەیان ئستعمار کرد و جمهوری ئیسلامی دەوڵەتە ئێرانی لە ناوە کوردی ئەترسێ. ناوە کوردی وەسە بۆمە ئەتۆم بینەی لە خەڵکی، مەسەڵەن ناوی بنی سەرپان، سەرپان دەوڵەتە ئێرانی ئەتەقێنێتەوە. تۆجۆکەی و ناوی کوردیە، کوردی یعنی زوان. ئەو زوانە خەسیاگە وا مشتێ خەسیاگ قسەیان پێکرد. خۆ ئەم خانەمە ژینایەنە هاورد لە پڕێکا لە دانشگای تاران ژن ژیان ئازادیە پەکەکەیان بۆ وتن. لە بیرتان تێوتم پەکەکە نەقشە ئەوەڵی هەزلەمبازیە، پەکەکە سوکوتی کرد. ئیستا گەڵدەڵپنەکانە کوردایەتی وە نە شەخسیەتیان هەست، نە کەرامەتیان هەست، نە ئەو نە سەداقەتیان هەست، وە پەلەپەل هاتن وتیان ژن ژیان ئازادی وای شۆڕشمان شۆڕشی کوردیە جەهانمان گرکەسۆ. ئەمانە کێ بوون؟ ئەمانە هەرە و فاسدانە بوون و ئەیانوت یاڵەتە متحدەی ئامریکا و قەوانینە نێودەوڵەتی و دنیا تێتە پشتمان و ئێمە ئەکاتە بەشەر. دنیا دیگمانی مشتێ تەحقیر بووگ، مشتێ ئینسانت دەهاتیە بێدایک و باوکە تەحقیر بووگ، تەواو و وجودیان حقارەتە و زوانیان نەو لە خۆیان گزارش بن. چون ئێمە وە جافی قسەمانە کرد فکریانە کرد ئێمە وای نەسەدح ئەوانە، بۆ ئێمە دەمیان بوو وەنێ بۆ دیگەران نەیان بوو. هەرەمەی کە وت بیستیان ئەمە ئینقلابە گشتیان هەنووس حرەکەت نەکردک هەرچیشتە دۆڕاندیان. نە زوانەکەیان ما، نە کوردبازیەکەیان ما، نە فدراڵ بازیەکەیان ما، نەوتیان زوانە من هۆڤیەتە منە و ئەی خەمە ناو و پاچەم و کەوتنە بەڵاوکردنەوەی عەکسە ژیناگیانیان و لەباسە سەقرزی و قەورە حەسەن زیرەک. ئەمە کێ ئەم عەکسانە ئەداتە دەرەوە، ئەم فیلمە قەترە چکانیانە ئەداتە دەرەوە بۆ مشتی گوێرەکە وا گەرەکیانە فەزای جامعەیە ئێمە وەکو خۆیان تەرسیمکەن و بیکەنە ناو زەهنە مەردمە ئێمە. ئیستا دادە ژینایان وا هەوێنە کوردبازی بوو، ڕەقسە کوردی ئەکرد و ئەڕوویە سەر قەورە حەسەن زیرەک. ئیستا دریاگەسە دەرەوە لباسە ئیمڕۆژینی وا لە بەراو قڕ ئەدا و گۆرانیە موعین و گوگوش. ئیستا قسەیان بۆ نەماگەسەوە تێن ئەی خونجنن. یەکێکیان ئێژێ بەڕاستی شانازی ئەکەم، گوگوش چاوی پێمان کەوت کاورای حەقیرت دەهاتی ئەوەنە باس نەکریاگە فرە بووی مهمە گوگوش باسیانەکە. ئیستا گەورەترین ئەتفاقێکە بۆ ئەمانە کەوتکە چییە؟ دانەیە کەنیشتیان لێ مردگە، دانەیەکیان لێ مردگە. تۆ سەیرە ئەو ئفتخارەکە بۆ ئەم حەیوانە، ئفتخاری ئەوەسە دانەیەکیان لێ مردگە. بزانە بام مثالێکتان بۆ لێبم. وا لە بیرتانە وتم ئەم خانەوادەی حوسێن پەناهیە فرە فاسدن، حەزوە خۆیانەکەن. ئەم مردمە لەم دەورانە جەدیدە ئەوەنە فاسد وگە حەزوە خۆیەکە. فرە پێخۆشە نەفرێکی لێ بگرن، هیچ کارێکی نەکردگە کوڕێکی کوژیاگە کەنیشتێکی کوژیاگە دائیمەن بخرێتە بەرت دووربین. وەکو دایکە فاسدەکەی ستارە بەهشتی و 80 ساڵەوە بێژە پیرەژنە قرچۆڵ، تۆ لە خیابانە قژیش و ڕووتۆکەی تۆ کێ تەماشا ئەکا؟ تۆ بۆ تێڕووسەری لەسەرە لا ئەوەی پیرەژن؟ بۆ لەبەرەوەی ئەم خەڵکە فاسدە حەز ئەکا بەم فەسادە واجەم و گەسۆ وها فەزایەکیان دروست کردە فرێک لەم مردمە ئیستا حەزەکە کوڕێک کەنیشتێکی بکوژن ئەم لە تەلەڤیزیۆنا دەربکەفێ. بۆیە تۆ دایک و کەسوکارە ئەمانەی وا ئەکوژرێن نوێنیت ئەسڵەن دایک و کەسوکارە موسیبەتبارێک نییەن، دایک و کەسوکارێکی نەمایشین.
کاورە حەزوە خۆیەکە باوکە پویا مختاریە کوڕەکەی کوژیاگە تەمامە گەورەیە کە بوو گێسی لە زیندگیا چی بووگە کوڕێکی پەروەردە کردگە کوشتگیانە متوجه ئەون ئەمە لە ئەو تەسویر دروسەکە خەڵک ئەی ناسێت وگەنەوە هیچ شتێ نەیانە ناسی مردوو لە بێناویە تاگنا متوجه بوون وەکو ئەو دەمە قۆپان لە پێ حیزبیەی وا زوانی نەو بێژی چیگەرەکە لە توولە عمریا متالعی نەکردو لە توولە عمریا ئینقلابی نەبوو بێژێ من سوحا ئەڕۆمە مەیدانە شەڕ فیشەکەم گەرەکە بیتەقێنم سوحا ئەڕۆم لەگەڵ 4 نەفەردانیشم ئێشێ لە خۆم بتوانم ڕەوایەت بە من کێم ئەم خەڵکە ناتوانێت دوو کەلەمە دەرمۆردە خۆی قسە بکە تەواوە کاری بووگەسەوەی من شغڵم ئەوەسە من مهندسم من متخصصم من ئوستاد دانشگام دەرمۆرد تاریخ قسە ئەەکەم بابە تو خۆت کێی 4 ساعت دەرمۆردە خۆت قسە بکە ئەم مەوجودە وا خەریکە قسەکە بێژێ قسەیان بۆ کردن نییە ئیستا هەیکەلە کوردایەتیەکان وا ئینقلابی بۆیان کرد و ئەمان خۆیانتیان ئەدیوە دادە ژینایان ڕقسەندەیەکی فارسی لە ئاو دەرات هیچ ئیرادێکی نییە کەنیشکی لەو سن ساڵە بڕقسێ شادوێ ڕەفیق کوڕی بوێت زندگی بکە هیچ ئیرادێکی نییە هیچ ئیرادێکی نییە ئێوە خەریکن لە حەق ئەو ئینسانە بەدبەختە زۆڵمەکەن کەنیشکێکی عادی و بە زندگی خۆی کردگە ومەجال زندگی کردنیان لێ سندۆ هەر ئێوە باعث بوون ئێوە باعث بوون ئەمسالە ژینا بکوژێت چون ئێوە تەوانتان نییە بێژن کێن چیتان گەرەکە ژینایان بۆ من نەکوشتگە من وەسەر خوێنە ژینا نەویسیاگەم ئەگەریش متەئەسف بووم بۆ مەرگە ژینا پێویست ناکا بە تۆ بێژمی چون من جۆرێکی تر خەریکە مبارزە ئەەکەم قدرەتە خۆم نیشانەدەم پێویستم نییە هەیکەلە ژینا نەختۆ بکەمەوە جماعة لا شخور جماعة بوجود جماعة بشرف استچوني خنجنن استنا ذاتان هز جميني بيبن بيجن بور رقص فارسي اكا تابين بيجن والله اتر هجمونية داگير كر ايما خو سر بخوي خواز نبوجين خوش من قوناخ هاتيين لما فاسد تر اويد قوناخ وقوناخ لما فاسد تر اوي فاسد تو وەختی تەواوە ئینقلابە بەست و قەی کەنیشتێکی فەقیری 19 ساڵە وا زندگی کردگە و لە باخە زندگیاوگە و بە شوێنە جوانی خۆیاوگە وەختی تۆ ئەمتە بەست و تەمامە وجود بێ وجودە خۆتت بردە پشتە سناریۆیەک تۆ ئەو کەنیشتە زۆڵم لە حەقیا کرد تۆ بوویتە بەعسە مەرگە ئەمانە تۆ ئەم مناڵانە ئەکوژیت تا گزارش بدەی لە وجود بێوجودە خۆت ئیستا تۆ ئەوێنیت مقەسەرە تەمام ئەم خوێنگە لە بەناوە گریلا و پێشمەرگە کوژیان تۆ بووی چون تۆ نەتوانی هیچ وەخت تەبینە نەزەریە مبارزەی خۆت بکەی لەزا خوێنی گەرەکو دەرنەتیجە مەشیایە کوڕ و کەنیشکە خەڵکیت بوو کوشتایە دایک و باوکەکەش تازە دەستیان پێوە چوو حەزیان وە خۆیان ئەکرد نەتوانی تف لە جنازەکەی کاورا بکەن نەبێژن وەڵام مناڵە ئێمە ئەوەنە گەورە نەوگە کە ئینقلابێ دروستکە وەڵام مەرگە کەنیشکەکەم ئینقلابی دروست کرد خۆشە تێ لە خۆت ئەوە ئینقلابە خب ئیستا بە تەوەهومە ئینقلاب کە جمهوریە ئیسلامی ئەچێ لەبیرتان تێ وتم جمهوریە ئیسلامی ئیسلام نییە لەبیرتان تێ وەختی جواوە عەلی جوان مەردێری لووس کەڵام ئەدا ئەموو جمهوریە ئیسلامی خۆی ئەگۆڕێ 4 ساڵە پێش من جواوە عەلیە جوان مەردیم داگەسەوە بڕۆن لایڤەکان مەوجودە دەری بێرن پێی ئێژم ئیتر لەمەوە بەبعد ئێشێ بێژیت مەرگ بەر دەوڵەتە ئێرانی نە جمهوریە ئیسلامی جمهوریە ئیسلامی خۆی ئەگۆڕێ وتم وانیە هەست مەوجودە بڕۆن تاقیب بکەنەوە لەو لایڤانەی وا جواوە عەلی لووسکەڵەی جوان مەردیم داگەسەوە ئادرسەکانیمدا چەندین لایڤە و چەندین دیبەیتە جمهوریە ئیسلامی خۆی ئەگۆڕێ بێژن مەرگ بەر دەوڵەتە ئێرانی ئەگەر ڕاز ئەکەن و کارمەندە سپای پاسداران نییە ئەگەر ڕاز ئەکەن و پرۆژەی سپای پاسداران ناوەنە ڕێوە ئەزانی من ئەو وەختە بۆ قسانەمە کرد ئەها دەوڵەتە ئێرانی موەفەقنە و هەزاران نەفەر لە منتەقەی قەومی ئیتنیکی کورد بکوژێ من بەرم پێگرت ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ بەری پێگرت ئێمەی ئاخێزیان بەرمان پێگرت ئیستا ئەم خەڵکە بۆتان نایەتە خیابان ئەم خەڵکە ئاخێزیە
ناکەوێتە ناو بازی تۆ. ئەها خەڵکتان بۆ ڕەنگ ناکرێت، ئەها بۆتان ڕەنگ ناکرێت، ئەها بۆتان ناچێتە بەرەو، ئەها هەرچی تەبلیغاتەکەن و چیقەچیق ئەکەن دەنگتان هیچ کوێ ناڕوات، ئەها قسەتان بۆ کردن نەماگە، ئەها لاڵ بووگن. ئیستا ئەم خەڵکە قسەکانە ئێمەی ئەشنەفێت کارنامەیە ئێوە ئەوێنێت. متوەجێ بووی؟ ئیستا ئیتر چۆنی ئەخونجێنی ئینقلابە دادە ژینات وا جنازەی ژینات کردبووە قارەمانێتی بۆ خوات. ئیستا چی بوو؟ حاڵە خراو بوو بە موعین ئەڕەقسێ. ئیستا تەمامە کوردایەتیەکەت بوو بەوەی کە دەوڵەتی ئێرانی نایەڵێ ناوی ژیناوێ، دەی ناوی سەرپان وایە فرە مهم و چ اتفاقێکەکە لە تارانە. کاورای کاول تو هەنووز حرەکەتە نەکردگە، هەنووز جمهوری ئیسلامی نەکەوتگە، ئەوەی هەد بوو دات هیچ ماتەحتی شەگرکەسە سەر دەسەوە پێشکەشی بردە بۆیان. بێ شەرەف ئیستا زاتە ئەس بەحسە کوردبازی بکەی ئادەی بیکە. ڕزا پەهلەوی دوێ کە ئێژێت مەسئلەی تەجزیە ئەس بین ڕەفت در تهران گفتند زاهدان کوردستان چشم و چراغ ئیران. یەکێنە و بێژێ ئاغای ئەحمەق ڕزا پەهلەوی ئەم قسە خۆتۆ ئەیکەی وەکو قسە ئەحمەقانەکەی مەسعود بارزانی بوو، نەتیجەکەی بەرعەکس بوو. دێ ئەوەی کە تەهدیدە تەجزیە ئەکا زاهدان و سەنەندجە. ئیستا تو ئێشێ بڕۆی شعار لە زاهدان و سەنەندج بێری کە سەنەندجی ئێژێت سەنەندج کوردستان چشم و چراغ ئێران، نەتۆ بڕۆی لە تارانە کاورا بێری بێژێت کوردستان چشم و چراغ ئێران. تو حاڵیتە مەرتی کەی ئەحمەق. تو ئەوێنی لە حەدی ئەمیشا ئەم قەومە ئیتنیکیانە قسەیان نییە بۆ کردن بیکەن، لە حەدی ئەمیشا ماسەکەیان کیسە کردگە. بز حەجێکی بۆ وتنی ئەم فاسدە هەر لە ئیستۆ پانی کردگەسەوە بۆ حەجیشتە. ئەو وەنە چانەزەنینێ وز قسە مەکەن با جمهوریە ئیسلامی بخێن، قسە مەکەن خوێڕی. ڕزا پەهلەویە لوسکەڵە ئێشی لە دوور و بیت هەر لە ئیستۆ بوێتەوە ڕەحبەرە تۆ لە جێگەی ڕەحبەرە قسە بکە، تۆ وەکو ئۆبژەی مەسینە هەڵگرت دە لە توالەتەکەی وە خۆت و شەهیدە گەوادەکانت و ڕەحبەرە گەوادەکانە بوێسی ئاو بکەیت و دەسیا. ئیسە دیتانە پیاکتانتیانە و ڕۆژە ئەوەڵ هاتم وتم ئێوە گشتان فاحەشەی کوڕ فاحەشەن. دیتەوتم غیرەتتانتیانیە، دیتەوتم یەکێکتان ئینقلابی نیەن. کورە فاست تو 50 ساڵتە حتا باوکت فێرە تربیەت و شخصیەتە پیاگانەی نەکردگی. ئەچی فیلمە ژیناگیان دائەنی وە ئەڕەقسێ خەجاڵە ناکێشی لە ڕەفتارە سووکە، خەجاڵەت ناکێشی. انقلابمان دادە ژینامان شەهید ژینامان ئەڕەقسێ. واتو ناتوانی گزارشی تاریخی لە قدرەتە خۆت بەی دانەیە کەنیشکە ڕەقسەندە تێریت تۆ باز نەماییکە. ئەوە نیشانەدا تۆ خۆت و باوایشت ڕەقاس وگن. ئەوە نیشان ئەدا تۆ چەنێ سووکی بابەگیان سیاست پێشکەشە، ئیدەی سیاسی پێشکەسێ، تۆزێ ماقوڵ وە ماقوڵ. چواردانە پیرە پیاگ لە ناوتانانەوە بێژە ڕۆڵە دانیشە سووکمەوە بۆرە پیاگمەوە. کاورای بۆر هەڵمەخە دامەخە جیکجیکی مەوە جووکجووکی مەوە. ئەوەنە سووک و سەلیم مەوە. تۆزێ وە حرمەت وە، تۆزێ قەدرە خۆت بگرە، تۆزێ مەتین وە، تۆزێ سەنگین وە، بێ شەخسیەت. دەی تۆ فکرەکەی مردمە ئێمە وەسە ئێوە واقعاً فکرەکەن وەنە ئێوە وە حەپە حەپ و تەلەڤیزیۆن گەرەکتان و ئەمە بخەنە ناو مردمە ئێمە مۆڕەوات و تەماشاتانەکان لە دوورۆ تەماشاتانەکە. ئیستا دیتان ئیفلاسیان کردگە، ئیفلاسیان کرد. بەر لەوەی حرەکەتکەن هەرچیەکیان لە هەمانە بوو دەرکەوت، گەشتی دەرکەفت. ئەها واقعیان نەماگە، هەنوو هیچێ نەوگە، هەنوو دەوڵەتە ئێرانی نەگوزەریاگە.
کوردین و دەمە قۆپانەکەینە پێ و زوانمان فرە پانە و کەلەی زەرمان فرە زلە و مستەرا و فرە ئەڕۆین و ئەم قسانەی تر ناکەن مۆڕیان برگەس و لە کوچ قسەیش ئەکەن خۆوە فارسی قسە ناکەن تا فارسەکە بشنەفێت ئەوان ێژن فارس ئێمە باوەڕمان نییە فارسی واتی ئەم سەرزەمینە تێوە زوانە مزەخرەفەکەی خۆی قساکە بوو کێ خەریکی قساکەی بەڕاستی و ئەوە ژینامانیان بردوو بۆ کێ خەریکی ئەم قساناکەی ئەی بۆ جورئەت ناکەی بڕووی وە و زوانە وا بووگی تۆ نۆکەرە کاورا هەر لەیستەوە معلوم نییە لە دەوڵەتە ئینتقاڵیە ئاغای ڕزایە پەهلەوی و دەوڵەتە ئێرانی وە تۆ چ جێگەیەکی داگە مەسینە هەڵگرە ماف خوازە متاڵەبە تەڵەبە زوان لێسە دیوار فڵچە کونە نان ئەباوەش گیرە دەمە قۆپان لە پێی کورد بازە فاسد و کوڕە فاسد ئەها نەمهێشت بڕۆنە بەرەو ئەها نەمهێشت بڕۆنە بەرەو بیخونجن و بێژن ئەوە سیاسەتمان کرد و قۆناغی بوو ئەها لە 6 ساڵە پێشەوە وتم ئێوە چه شکڵین ئا ئیستێشە نایەڵم بگاتە لووتکەکەی ئا ئیستێشە پێتان دەرەخەم چەنێ فاسد و کوڕە فاسدن ئا ئیستێشە خەریکم سابت یەکەم ئێوە کێن کوڕە کێن دەی تۆ هەر لە ئێستەوە تەسلیم بووگی ئەوە لە مقاومەتە نییە کوڕە پوفیوز ئینسان بوو کەسێک وا زەحمەتی بۆ دروست ناکە ئەرزش قائل نییە ئەوەی زەحمەتی بۆ دروست ئەکا ئەرزشی بۆ قائلە یعنی چی؟ یعنی ئیستا ئەو ئێرانیانە گەرەکیانە جمهوری ئیسلامی بخەن ئەگەر ڕاز ئەکەن ئیستا ئەوان ئێشێ بێن زەحمەت بکێشن تۆ تەجزیە تەڵەب نەویت ئیستا ئەوان ئێشێ بێن ماساو بکەن بە تۆ مەساسە بانە دەست و پوڵە پێبن بێژن توخوا تۆ تەجزیە تەڵەبمەوە تا ئێمە جمهوری ئیسلامی بخەین کوڕە کەر تۆ لەکوێ هاتگی ئەو حرەکەتی نەکردە تۆ تەنها ئەسڵحەیە لە دەستا و مەعامەڵەی پێ بکەی تەجزیە تەڵەبی و تا ئیستا بەناوە کۆمەکە بە ئیتحادە ملی بە تۆ باج بدەن تۆ دەمە داخی بزانە ئەم جمێنانە پێتەدەم با بنیشێتە قەڵتوها کوڕە خەر تۆ هەنووز حەچێکە لە ئەو نەگرتگە حەچێک ئەو نەیوتکەیژی من خۆم وڵە حەچێک ناکەم و هەمبەستگی با لە بین نەچێت و نەوەڵا باس دەمە قۆپان مەکەن و باس زوان مەکەن و متاڵباتمان بعدەن دەی تۆ بەرساختەی دەسە دەوڵەتە ئێرانیت هەر ئەلەم تیکەیشا تۆ سیاست نازانی هەر لەم تیکەیشەیە کاورای دەهاتی هەر لەم تیکەیشە کاورای دەهاتی تۆ ئەو لە سیاست نازانی تۆ تەنها عنسرێکە لە دەستا و بتوانی لەمانە تۆزی باج بسێنی لەم سەر و بەندەوا کاورا تێتێگیریاگە وا ڕێگەی پەس و دوای نییە مرادە وەیسی تا دوێ کە ئیسلاح تەڵەب و ئیستە ئێژێ فڵان و فڵانە بەیتە ڕەهبەری ئاغای ڕزای پەهلەوی تا دوێ کە مبارەزاتە بدونە خشونەتی یەکریستە ئێژێ ئینقلاب ئەکەین پەیام ئەداوە خامنەی ورد و درسی ئەمانە جمێنە دەن و خامنەی ڕێگەی پەس و پێشیان نییە تەواو ئیستە تۆ وەختی و لەگرا ئەمانە بگریت بووتایە ئەمانەی کە منێژمی هەست من ئتحاد تەکە توان ناکەم نایە من نەمگەرەکە دەوڵەتە ئێرانی بکەفێ نەمگەرەکە بکەفێ حتا تا لەگرا تۆ نەزەرە من بە ئێعتماد بەخۆت جەلب نەکەی ئێوە دیتان ئەمانە لەم قەدەمەیشە نەیانتوانێم کارە بکەن نا ئێمە فرە ئارامین و حەزی پێکەین و قەیناکا و لە پێناوە یەکگرتووی و لابردنە جەمهوریە ئیسلامی و تۆ کوڕە کێی تۆ فکرەکەی مردنی ئێمە ئەحمەقە ئەم دیبەیتانی ئێمە خەڵگوێی لێگرێت قسەکانی منیش ئەشنەفێت ئەو شتەی تۆ پێت ئەوت ڕەئال پۆلیتیک مچەی هێجری ڕەئال پۆلیتیکە وا لەبیرە بێ شەرەفەکانە تو لە حیزبیە بەچکە قاسم و ڕێئال پۆلیتیکتان وا لەبیرە ڕێئال پۆلیتیک بە تۆ ئێژێ تۆ یەک کارت وا لە دەستا وا تۆ قودرەتە هەست هیچ کارتێکی ترە نییە ئەو کارتە ترس تەجزیەت لە ئەمانە
ئەمان ئیستە گوڵۆڵەیان کەوتکەسە لێژی خۆیان ئیدعا ئەکەن ئینقلاب ئەکەن بەر عەلەیه الجمهوریە ئیسلامی لە ئیسلاح تەڵەب و تو لە ئیسلاح تەڵەب گشتی بگرۆ ضد عەلی خامنەی تۆ ئێشەی یا ئەمانە تووشە مەرگە سیاسی کەی یا ئەمانە وادارکەی دەسە تۆ ماچکەن تۆ ئەم اتحادیانە بۆ دروستکەی تا بە قەوڵە خۆیان بەهانەیە تەجزیە تەڵەببوون نەیتە دەسە جمهوریە ئیسلامی تۆ ئیستە مەشیە هەر بوو تا نیروی نظامی ئەهەنێرم ئەوان داوایان دێت بکردای خوای شێلیەکەین و تەمەناوێکەین و بیکە لە ڕێی خوا و ئەوە پوڵ و مەکە و نیروی نظامی مەهەنێرە تۆ بۆ حرەکەت نەکردە ماسە کردە کیسە دەیسە چۆ چ کارتێکی تراز چی دروستەکەی ڕەزا پەهلەوی ئێژێت تەجزیە تەلەبی ئەسڵەن نیست کوردستان چەشم و چراغە ئیران دەی سەر دەبەی دەمە قۆپان لە پێ تۆ چ کارتە مەعامڵەیەکەس لەسەرم مێزە هیچ عاملە تەجزیەک نییە هیچ کوردەکان ئێرانین ئەسڵ مەحەلیش بە تۆ نانێ دادە ژیناش خەریکە ئەڕەقسێت و گوگوش ئەخوێنێت خۆ دیت ئیتر خۆ ناوەکەی ژینا نەبوو مەحساوێ ئەمە ئیتر دەوڵەتە ئێرانی نییە ئەروسەکە خێمە شەبازی دەرهاوردی و بەڕەقسێ خۆی لە عینە جوانی و خۆشی خۆیان خەریکە بە گۆرانی معین ئەڕەقسێ ئەی چۆن ئەو دەسماڵەکە وەختی تەکانی ئەدا ئەتانگێڕا بەڕاستی هەڵپڕکەی کوردی خۆشە قارەمانە هەڵپڕکەکە لە کوردیەکەمان ئیستە بۆ ڕەقسە فارسیەکەی دانانێ بێژی خاص ئەڕەقسێ ئەشە و بیلە دۆڕیای دەرم خەس پێدان ئیستە یاران کێ قودرەتە ئەو کەسەی وا مەتنە ئینقلابی دانیاگە و خەڵکە ئێمە بیستەگێسی ئەو ڕۆژانەی وا ئەڕۆن بەرەو پرۆڕالیزم و باسکردنە فەزای سیاسی و دەوڵەتە ئێعتلافی ئینتقاڵی و ئەو وەختە حزورە ملیۆنیە یارانە ئاخێزە کوردان ئەوێنن وا تەواوە ئەو مردمە هەرچی ترسیە ڕوەیاگەسۆ دەسە ئەمانیشە ساڵحاز بووی ڕووبگە ئەو جار تو ئەم سەگ و سووتگ و بەچکە تو لە حیزبی و گەشتی کارمەندە دەوڵەتە ئێران و بنە جوولەکە و ئەرمەنی و یەهودی هەر لە قاسم لوی هەنوە تا قازی محەمەویان هەر لە بنەماڵە دۆمەکەی عەبەی موحتەدی ئەو بۆ ئەوەی بارەوتم ئەوانەی خەڵکی بۆکانە نەزانن خاندانە موحتەدی وی خانیزادە باوایان دۆمە دۆم یعنی قەرەچووگە یعنی ئیدعا ئەکەن لە دیاربەکر و هاتکە دەی بڕۆن تەحقیقەن بزانن ئەمە ئاغا یەهودیە یا ئەرمەنیە پس ئێوە فەزایەک ئەیوێنن یارانە ئاخێز شەڕە ئەسڵی ئێوە کردتان وا ئەم مردمە گشتی کریا دەسە بەدەنە ئەها ئاغای ڕزای پەهلەوی لەولاوە هات وتی دەوڵەت ئینتقالی دروست ئەکرێت و ئەچێتە بەرەوە ئاغایە مرادە ڕەسووڵی تۆ هەر ئەزانی شەرەف چییە تۆ خۆت و باوات و حیزبەکانە ئەزانن شەرەف چییە بێ شەرەفە کوڕە بێ شەرەف بڕۆ لە پشتە ژینادیانە هەڵخەرەوە ئینقلابەکە مەرگە کەنیشکی بۆتی دروست کردگە وا تۆ وەکو کاوەڕ زوانە نییە دەمە بۆ من کردگەسۆ تۆ لە فەزای سیاسیە دەم بۆ ئێمە بکەیتۆ دار ئەوەڕینە دەمە ئەم کارانەی من کردم ئەم مەتنەی من دروستم کرد بۆ ڕۆژە فەزای بازە سیاسی کردم ئەمسالە ئێوەمانان کون نییە خۆتانی تیان نەشارنەوە دەمتان ئەدورن ئیستا دی ئەسڵحە ئەمە سەنە کڵاشینکۆف ئەم قسانەی وا ئیمڕۆ من ئەیکەم بەم زوانە من ئێوە ئەناسم ئێوە گشتی بەچکە ڕەعیەت و نۆکەرن ئێشەی وەم زوانە تەکتانە قسەکەن قسەی فاخرتان بۆ بکەن نافەهمن ئەشێ لێتان بخۆڕن تا قەشنگ بگەڕێتەوە گیانتانە یعنی تو ئەم گشتە فەسادە بە چی جەمەکەیتۆ چۆن جەمیەکەیتۆ وا من دەرسە ڕەئال پۆلۆتیکم بە تۆدا تۆ یەک کارتە لە دەساو تەجزیە تەڵەبی
لە کاتێکە ئەوان گشتیان خۆیان ڕێگەی بەرودوایان لە خۆیان بەستووە ئەگەر تۆ قبول ئەەکەی ئەمە ئینقلابە و ئەگەر تۆ قبول ئەەکەی ئەمە عەلی خامنەئی ئیستە لە بەرامبەری ئەمانە وێسیاگە ئیستە ئەمانە ڕێگەی بەرودوایان نەماگە حتمەن ئیشی عەلی خامنەئی بخەن وەگەرنە عەلی خامنەئی ئەمان ئەخا دەی تۆ چۆن لەگەڵ ئەمانەی وا تەکە عەلی خامنەیە دانیان لە یەک چێڕ کردەسۆ هەنووز هیچێنەوەگە بەقەدەرە تۆ ناون تۆ فەورەن تەسلیمە ئەمانە بوویت ئاخرین کارتە خوات و تەنیا کارتە خۆتە سووتاند دەی خۆیتر ئەمە معادڵەی دەهمەجهولی نییە ئیستا ئەزانی بۆ و کەلەماتەی وا لە دەهاتا ئەستفادەی ئەکەن و بیرتان تێرمەوە و بەکاری ئەوەم دەرمەوردتان تۆ فکر مەکە هاتکیتە ئوروپا دانیشتی تۆ دەهاتەکەی خۆتانەتەکە خۆتە هاورگەزە ئوروپا بۆ ئەم قسانە ئەەکەم ئەم قسانە بۆ جامعە ئەەکەم چون ئەڕۆی تۆم قسانە لە ناو جامعە ئەەکەی من قەوڵە پێدەم یەکتان وا دەوڵەتە ئێرانی ئەتانوات و زات ناکە بە هیچ خیابانێکی هیچ شارێکا بڕواتە ڕێوە هەر وە چەقۆ ما تحتان ڕائدا خەڵک ئەوە 57 ئێمە نەبووین وا دەوڵەتە ئێرانی دروستانی کرد توانیتان بیوەنە بەرەوە 91 ئێمە نەبووین سوارم بلە خەڵکە کوردەوارە داگیرکریاگە کۆرپۆرێشنە عێراقی بوون متوجه بوون ئەمانە ئەم فەزایەنە کردووە ناو زەهنە مردم چەندێ لەم مردم ئێمە کەوتە دەمە قۆپان بازی و زوان بازی و ئینقلاب بازی ئەکسەریەتە غەریب بە ئتفاقە مردم ئێمە ئیمڕۆ ئەزانێت ئەمە پڕۆژەی دەوڵەتە ئێرانیە ئەکسەریەتە مردمە ئێمە ئەمڕۆ مسلحە بە مەتن ئاخێز ئەکسەریەتە مردمە ئێمە وێسیاگە وە دیارە زەماوەنەکان وا ئەیکەن تەحتە ناوە پیرۆزی ئەو وەختە تۆ هەم ئاخێزە کوردان ئەوێنیت هەم ئاخێزە کوردان سەوارە بەر ئینقلابت دەسە نامەرئی و دەسە شاراوە ئەوێت هەم تەمامە ئەمانە ئیتر ئەحتیاجیان بە فیشەک نییە بە تفە خەڵک کونیان بۆ نامێنێت و خۆیان تیابشارنەوە تەوەجۆ بکەن لە ئەدەبیاتە فاسد و حەڕەم و بڕەمێکا کە نەیان ماگە تەوەجۆ بکەن لە ئیستیقباڵ و دەسماڵێکە گرتیانە دەسەوە بۆ حەمەرزای پەهلەوی نۆکەرەکە ئەربابەکە ئیشتبا کرد بگە نۆکەرە کوڕە نۆکەر ڕزا پەهلەوی هیچ کارەس فرە خۆت خەرج مەکە بۆ ڕزا پەهلەوی ڕزا پەهلەوی هیچ کارەس دەسیشی وا هیچ کوێ ناگات ئەمانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆی ژێتی لەسەری ئەکەفێت هەرواکە بە قەتعیەت لە 7 ساڵە پێشەوە ئەمڕۆتانمان وت پیشبینیمان کرد بە قەتعیەت وتمان بەرەو کوێ ئەڕۆن ئەمڕۆتانمان وت پیشبینیم کرد ئەها بە قەتعیەت وتم ئەوەنە شەرافەتتان تیانە بێشەرەفن ئەها وتم ئەوەنە شەهامەتتان نییە بێشەهامەتن ئا پێتانم وت ئێوە دەهاتی تەحقیر کریاگن تەکانتان نەخوارد بوو گوش دەسی هاوردە منی گشتانە کەف و کۆڵق دڵتان خەفتۆ داهاتینە دڵتان خەفتۆ کورە ئێوە دانەیە بەناوە سیروسە مەلەکوتی هاتە تەلەڤیزیۆنەکانتان ورد و درسە ژنەکانتانی بردە سان فرانسیسکۆ هەم بێژمی یعنی ئێوە ئەو پیاگەنە تەکانتان نەخوارد هەنووز حەجێنەوگە هەنووز ئیران ئینتەرنەشناڵ زاهرەن خەریکە ئینقلابە میدیاییەکە ئەمە وەزعەتانە دابزانم سوحا چەخەوەرن خب جەمبەندیەکی بکەم و یارانە ئاخێزە ئەگەر تەوەجۆتان کرد ئەمانە کولەن لە ئەفکارە عمومی پاکۆ بوونەوە ئەمانە کولەن حکمیان دریا ئەمانە کولەن تەکلیفیان مشەخەس بوو و ئەمانە کولەن کارتیان هەتایە سوود و جەڕاحیە گەورە لە ناو بەدەنە سەرزەمینە ئێمە اتفاق کەوت لەبیرتان تێوتم دەوڵەتە ئێرانی پەلە ئەکا کارتەکانی زوو ئەسووتێنێت ئەوە کارتەکانی سووتن هەتا ئەڕواتە بەرتریش من ئەم فەزا بۆ ئێوە تێرم و ئەیکەم و لە کڵاب هاوسیشە مفەسەڵ تەحلیلی لەسەر ئەەکەم
لەناو دیبێتگە لە فەیسبووکیا سەریع ئەم کارە ئەەکەم لەبەرەوەی فێرە دەستوەشاندنتان بکەم لێیان و یارانە ئاخێزیش بزانن تا کامە مەرحەلە پێشچووگن تەمامە ئەو مردمە وا ئێمڕۆ ناکەوێتە شوێنە ئەوانە و ئەکسەریەتە غەریب بە ئتفاق جامعەن لە ژێرە تەئسیراتە جەهانە خۆیان و جەهانە کوردیان بازیەکە دروست ئەخوێن و دروست حرەکەت ئەکەن و 57 اتفاق ناکەوێ و قدرەتە تەواو و بچنە بەرەوە ئەو ڕۆژانە و وەزنە ئێوە دەرەکەوێ ئەو جار ئێمە ئەوان تێری نەهەشۆکە متوەجه بوون ئەم گەلە کۆمە وا دەوڵەتە ئێرانی کردیسی لە هەزار بەرەو گەرەکی خەڵکی بکێشێتە خیابان و خەڵکی بۆی نایەتە خیابان پس قدرەت واقعی لەگرا دەرکەوت ئەوەی کە ڕەوایەت ئەدا بە وەزعیەتێ ئەم ئەدەبیاتی سیاسی و ئاخێز هاوردی و مەفاهیمی کە ئاخێز هاوردی و حەج کەسێ لە ئەدەبیاتە سیاسیە و لە فەزای سیاسیە لەمانە استفادەی نەیەکرد من جملە ڕەوایەت تۆ شوێن دەست تەئسیرە مەتن ئاخێز و ڕیاکشنە ئەمانە ئەوێنن ئێوە ئەگەر دیتان لە قسەکانە دوێکەی ڕزای پەهلەویە وەختێک گەیە سەرەوەی کە جمهوری ئیسلامی نەیتوانی چی بکات وتی جمهوری ئیسلامی نەیتوانی ڕەوایەت بنێتە سەرم ئینقلابە تا ئێوە شوێن دەسە مەفاهیمە خۆتان و قدرەتە خۆتان تێبگەن دەوڵەتە ئێرانی فقط واکونش بە ئێمە نیشانەدات پەڕپوتیش کریاگە بەدەسە ئێمە تەمامە ئەیادیەکەیشی نابود بووگە بەدەسە ئێمە ناتوانێ بیواتە بەرەوە گەلە کۆمەی کردگە بە مشتی فاسد ئەمانە ئیدعاگەلێک ئەگەرێکیانە بیکەن ناتوانن بیرنیە سەرە بەحسە فەزایی باز چون لە بەحسە فەزایی بازە گەورەترین ئەسلحە کە عەقڵ بێ و ئەسلحەی نەقد بێ و مەفهومیزەکردنە ئازادی بێت لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مەوجودە هیچ کامیان چارە ئەم فەزا ناکات چارە ئێوە ناکات پس ئەسلحەیە خەڵکی چ بوو تەئید و تەسلیم کردن وێت خەڵکە ئێمە نە ئەم فەزا تەئیدەکە نە تەسلیمی ئەوێت نە قبوڵیەکە عاملێک کە نەیهێشت ئەم اتفاقە بکەوێ کێ بوو ئێوە بوو لذا ئەم حزور دائمیە لە محتەوا دروستکردنە و ڕەوایەتکردنە واقعیە و ئبتاڵکردن واقعیە دەوڵەتە ئێرانی و ئەیادیەکەی ئێوە دیتان ئەمانەی لە وادیە جێبەجێکردن وە گوزارە تووشە مشکڵ کردنە بۆیان ناچێتە بەرەوە بسیار حەقیرانە فرە و فراوان حەقیرانە خەریکن دەرەکەفن حرەکەت نەکردە و ئاشکرای عاڵەم دیارە چێن و دیارە بەرەو کوێچن پس ئەنچێک کە ئێمە گەرەکمان و خڕی بکەین و تماشای ئەم فەزا بکەن ئەمە فەزایەکە وا لە قڕۆغە ئەوان نەما ئەمە فەزایەکە وا ئەوەنە بووگەن و فاسدە پیایی محتەرەم خۆی لێ دوورەکاتەوە ئەمە فەزایەکە ئەوەنە کەسیفە ئینسانت جددیەک وەختی ئەمانە ئەوێنێت پێکەنین ئەیگرێت و تفیان تێکات بێڵن و دیارە ئەمانەی وا ئەوسا کاورایان ڕسواکردیان خستە سەرک کرد و بەرعەکسیانە کرد خەڵک تفیان تێکرد بێسن و دیارە تفتێکردنەکانە ناوە مەهاباد و سەقز و مەریوان ئەها نەتانتوانی ئەو کارانە بکەن و جاران ئیدعاتانەکە لە دەستان دێت دەی یەواشیواش بڕۆنە بەرەوە تا بزانم ئەم ئینقلابە کە تەمامە وجودە ئێوە مەرگە ناگەهانیە کە جمهوری ئیسلامی باعەسی بووە هەوێنە قارەمانێتی ئێوە چۆنیە خوجنن تا کوێ ڕەقاسیەچن تا بزانین ویدۆکان تا کوێ ئەڕواتە بەرەوە تا چه حەدێ ئەڕواتە بەرەوە ئاغایانە ئینقلابە زەنانەکە خۆ پس یاران ئاخێز متوەجه بوون ئەو کارەی تا ئێستاتان کرد دروستترین کار بوو ئەو کارەی کە تا ئێستا برتانە ڕێوە دروستترین کار بوو پەرەپێدانە ڕەوایەتە خۆتان جەمکردنەوەی ئەفکار عمومی دروستکردنەوەی
ورەیە ئینقلابی لە ناو مردمە و متعینکردنە تەک ئەم خەڵکە لە دان و گزارش لە خۆیان. ئەم سەگ و سوودکانەیش بە هیچ شوێ ناگەن، مطمئن وە نە پەکەکە بە هیچ شوێگە، نە کۆمەڵ و دموکرات بە هیچ شوێگەن. تەمامە داستانەکە ڕۆژە ئەوەلیش پێتانەموت لەسەر دەست سپای قودسە پەکەکە بوو. پێتانەموت بۆیە خوسیانم کێشا جەمیانم کردو ئەو مشتە فاحەشەی ناوە قەندیلە جەمیانم کردو. دیتانە نەمایشە ئەسڵحەوە هیچ کوێ نەگەیی، دیتانە ئێستا هەر مەتن کار ئەکا. بۆیە ئەو 2500 ڕشکنەی وا داکەوتگن و ئەسڵحە ئەمڕۆ دەردە ئەو سوودکە سیگارە ناخۆن. یارانە ئێمە هەر لەحزەوانە ناو سەنگەرە شەڕا و موشک لە دوای موشکیان لێ ئەدەن لە خۆیان و لە ئەربابە یەهودیان. ئیستا متەوەجێ بوون عەمەلیات کامەسە، شەڕ کامەسە. بیوەنە بەرەو تڕۆی تەواو بووگن کەوتب لە هەشۆکە دەوڵەتی ئێرانی دووچارە مەرگە سیاسی مەرگە ئیدئۆلۆژیک بووگە و گەرەکێسی وە پەلەپەل هەیکە لە بووگەنەکە لە سیستەما بێڵێتەوە. ئیستا ئێوە ئەسڵەن سورپرایز نەون وەختی ڕزا پەهلەوی هاتووتی خامنەیی ئێشێ لاچێ سیستەم ئێشێ دابنرێ، فەرد مەحوەری ئێشێ لاچێ سیستەم ئێشێ دابنێ. بەڵام بە ئێوە نەیوت ئێمە دوو هەیکەلمان هەست لە زندگیە سیاسیە، ئێمە هەیکەلە سیاسیمان هەست، لەشە گۆشتنمان نییە. ئەم قسە درۆست کە دانەیە نەفەر هەرچی شتە هەست، ئەمە درۆست، ئەمە قسەی مفتە. ولی هەیکەلە ڕئیس جمهورە فەڕەنسا بەناوە هەیکەلە سیاسی غیر قابل تەغییرە، مستەبدترین هەیکەلە، مقتدرترین هەیکەلە و استبدادە هەیکەلە بایۆسە سیاسی ڕئیس جمهورە. و هەرزگاهێک هەیکەلێکی گۆشتن حلولی تیاپەیە ئەکا. دەفعەیە ئۆلاندە، دەفعەیە میترانە، دەفعەیە دووگۆلە، بەڵام هەیکەلە سیاسی ڕئیس جمهورە فەڕەنسا ئەبەدیە لە ئستبداد و تەمامیەتە قودرەتێکە کەوا لە دەستیا. متەوەجێ بوون؟ ئەوا سیستەم بۆتی دروستەکە. تەواوە تەنەفر ئەخا لە یەک نەفرێ هەیکەلە گۆشتی، بەڵام یەکدانە هەیکەلە سیاسیە نەگۆڕە، قودرەتمەندە، مستەبدە، قسە ئاخرکەر بەناو ڕئیس جمهورە بۆ دانێ، بەناو پادشاهە مەشروتەت بۆ دانێت. Long live the king. ئەم دەفعە لەم سەرزەمینە ئێمە لەم بازیگەلە دەوڵەتی یەهودی ناتوانێ بکە، ئەم بازیە بە ئێمە ناتوانێ بکە تا بتوانن بێن بیخۆنجنن. لەذا ئەو کارە ئێمە کردمان، تەواوە میلیاردها دۆلار سروەتێک کە دەوڵەتە ئێرانی و ئەربابە ئەمریکایی خەرجی کردو بەتاڵی کردو. ئیستا پێتان وایە دەوڵەتە ئێرانی ئەنچێ کە ئیدعایا کا فەزای سیاسی و سەکولار و دموکراتیک فرەستەقباڵی لێکە، ئیمکانی نییە. پێتان وایە ئەتوانن دەوام پێیاکەن، ئیمکانی نییە. پێتان وایە ئەتوانن ئێمە هەپەلوشکەن، ئیمکانی نییە. پێتان وایە ئەتوانن شەڕەمەتن تەکە ئێمە بکەن، ئیمکانی نییە. ئەوان تەمامە تەلاشیان ئەمەسە مردمە ئێمە سەغیرکەن، بیان کەن و ڕعیەت و شەهروەند لە جێگەی خۆیانە بمێنێن، داوای یەکسری حقوق بکەن. نەیانگەرەکە مردمە ئێمە گەورەوێت، نەیانگەرەکە مردمە ئێمە تەمامیەتە دەسەڵاتی گەرەکوێت، نەیانگەرەکە مردمە ئێمە خۆی لە لیاقەتە شای و گەورەی یابوێنێت. گەرەکیانە بچووکیان کەنەوە. کێ گەرەکی و بچووکتان کاتەوە؟ کۆمەڵە دموکرات پەکەکە بچووکتانی کردو، سەخیفتانی کرد، سەغیرتانی کرد. قینیان تێ لە ئینسانی خۆی وە گەورە بزانێ، قینیان تێ لە ئینسانی تەحمل نەکا. ئەوان تەکان نەخوردەک ظاهرەن حمەڕزای پەهلەوی بووگەسۆ بابەیان ئەنەڕێنێەوە ملیانە و دەوڵەتە موەقەتیان بۆ تەشکیلەدا و پەیام ئەدا و ملەتە ئێران و مشتێک گەڵدەڵپنە بووە گەنە ئەسڵحەوە کۆڵە درۆزنە دەمەوەر گشتی خۆیان حەشارداگە قسەیان بۆ کردن نییە، لە هیچ کوێ دەرناکەفێ. مشتێ بەچکە ڕوودارە دەهاتی وا لەم فەزا گەرەکیان و وەم زوانە مردمە ئێمە بۆ نەدواوە. متوجه بوون؟
خب حتا ئەڕۆینە بەرترۆ ئێوە ئەم هەیکەلە فاسدانە ئەوێنن جا ئێستا بڕۆ گشتی بە دیارە ڕقسە ژیناخانەم و خەریکە ئەقڕێنێ تا دووکە ئەیانوت وەڵا ناوەکەی ئیستیعمار نیاگیە بەقەی و مەحسا ناوە ئیستیعماریە ئێستا بڕۆ دانسەکەیشی تەکە موعینە دابنێ بێژە ئەوە ئیستیعمار ئەوە وزەی ئیستیعماریە ئەشی قەشن ئەوە وزەی ئیستیعماریە وا باسەنی تەکان ئەدا و سەرسینەی تەکان ئەدا و خۆی تەکانەدا ئێوە ئاملە تۆهینە بەو کەنیشکەنە ئێوە نەتانێش ئەو کەنیشکە زندگی بکە ئێوە باعەسە مەرگە ئەو کەنیشکە بوون بە سەخافەتدان ئەنا ئەو کەنیشکە حەقی بوو زندگیکە حەقی بوو بڕەقسێ دانسکە بخوا لزەت بووە لە زندگی حەقی بوو بیوات و بێشەرەف ئەو دایکێسە وا خەریکە بازیەکە بە مردگە ئەو کەنیشکە دانیشە دایکە فاسد دانیشە خانەوادە فاسد دڵە بسووتێ بۆ ئەو کەنیشکە بەدبەختە وا کەنیشکە تۆ بوو فاسد تۆ فاسدە کوێی حەزوە خۆتەکەی تۆ ئەگەر حرمەتە بۆ مناڵە دابنیایە نەدەهێشت بێت و بنێشتە خۆشەی سەرە دەمە مردم ئاوا فیلمت دانسی و بەناوە خەڵکییا بڵاو نەئەکردەوە دانیشتی ئازیەتی خۆتە ئەگرت ئەتهۆنیوە ئەم تەسویرانە بۆ کێ مخابرە ئەەکەی فاسد جنازە معامڵکەر ڕۆح مناڵ فرۆش بۆ ئەوەنە حەزوە خۆتان ئەکەن بۆ ئەوەنە حەزوە خۆتان ئەکەن ێژە حرمەتە ئیمامزاوە و متەوەلیەکەیوە تۆ حرمەتە مردگە خۆت بگرە تا دیگەران حرمەتە مردگە بگرن بێ حرمەت حرمەت بۆ ئێشە خۆت قائلوە بێ حرمەت من ئێش لە توا ناوێنم من تۆ دانەی نەمایشی ئەوێنم وا حەچی ڕۆژە فیلمە دانس و ڕەقسە خەیتە دەرەوە من هیچ تەئەسوفی لە توا ناوێنم هیچ هۆنینەوەیەک ناوێنم ئێوە باعەسەوەنەوە کەنیشکە بەدبەختەتانە کوشت گەلە کۆمەتان کرە و کەنیشکتانە کوشت بۆ سووک و سەلیمی و فەسادە خۆتان بۆ ئێمە نەهاتین جنازەی ئەو کەنیشکە مسادرەکەین بۆ لەسەر ئەو کەنیشکە فەقیرە نەوێسیان بۆ نەتان هێژە ئەو کەنیشکە زندگی خۆی بکات و هەزاران کەنیشکی ئاوا زندگی خۆی بکات بۆ کردتانە عروسەکە نەمایشی و کوشتتان دەست لەسەر مردگیشی هەڵناگرن فاسدینە ئێوە ناتوانن گزارش بدەن چیتان گەرەکە و خۆتان کێس ئەڕۆن دەست بۆ جنازەی خەڵکی ئەگرن ئەی بۆ ئێمە لەحزەیە دەستمان نەگرت و قەیم کەنیشکە تەمامیەتە دەوڵەتە ئێرانیمان هەڵتەکاند ئەربابە یەهودی مەسیحیمان هەڵتەکاند تۆزی حرمەتتان بێ بەزەیتان و خۆتان بێت و بۆ ئەوەنە فاسدن حرمەت بۆ زامەکانە خۆتان قائلون بۆ ڕۆڵەکانە خۆتان قائلون مەوەنە عاملە تۆهین بەو کەنیشکە ئەو کەنیشکە مەکەنە بازاڕە نەمایشی بۆ خۆتان مەیکەنە ژاندارکە دەوڵەتە ئێران و حماقەت و شەهوەتتان نابودیە مردمێک ئیمزا مەکەن فاسد و کوڕە فاسدینە با ورد و درستان نەکەمە ناو توالەت بێڵم باو ئینسانە لە ئارامشە خۆیان بێت وا ئێوە بە هەزارانی واتانە کردە قوربانی شەهوەتە خۆتان تا ئێوە بمێنێنەوە کوا 85 نەفەرەکە برتان لە ڕاسانە کوشتتان کوا کەنیشکە دووگیانەکە داتانە بەرە موشەکەکە فاسد و کوڕە فاسدینە
وا دەوڵەتە ئێرانی پێتانی وتبوو لە ئوردوگا کە بڕۆنە دەرەوە ئەو ژنتانە دانیا تا لەوێ بکوژێت و نەمایشە مەزڵومیەت و مردن و ژنە دووگیان و مناڵە مردک بدەن. توزی بۆ خۆتان حرمەت قاعدون بۆ ئێمە حرمەتتان بۆ قاعد نین بێشەرەفینە. بيرو تامن بأنواع الدسكاها أخلاقي تون نقد كمتوفرة بأخلاقي فربي الشرفي تون نتواني بعنوان كرد بيجي تشيم لي قومياغا ما طلوي خويني كسي بكيشن بيقري تدسو أوينا إما أوينا كسافت أي بو إيمن لبشت جنازة كسيكا خومان قايم ناكي حرمت قاعلين بو أوانيكا كسوكار إيموغن رولي أمسر زوين وقنا ومردقن وقت خويشي قولة ترين يادمان تاريخيان لنا ومردم بو دروسكين ولي إيوه بناو دايكو باوكيان بناو كسوكاريان مشتي فاسد بقولوا باعسد بحرمة بونيان لكيوا وانا ما يشيبوغن حزب خوتانا كان خوتان درخن فكرنا كان فزاي قلكومي كسيفة أي كان أكثرية جامعة واسة أكثرية جامعة كساني وكو إيمان إيوه فقط شيق تان لي ديارة أبزار حاكمية ولا بشتانا ولي تمام الجامعة أعوى مورتان ليواتو للسخافتان لبتشوكيتان لسوكو سليميتان بيدايكو باوكيتان خلق مورتان ليواتو ويارانا آخيز برز كلام خلق هواركن بس ايوه ديتان دميان بو تلي تقياك روالة كسيفيان در اكوي زياتر بو اواني واقولو نوغنو استيت قشنگ تصوير ايوه واضح بي جماعة كرد باز دمقوبان باز فاسد دولة ايراني موجود الطبيعي بار كركاور كرد الطبيعي ها چه خسارێکی گەورەتان بە لە مردمە ئێمانیا ئەوە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بوو تەمامیەتە ئەم کوردیە پاراست و لەناوە ئێوە بێشەرەفانە لەناوە ئاگرە جەهەنەمە ئێوە دەری هاورد فاسدینە نەیهێشت ئێوە بیوەن نەیهێشت ئێوە سەری وڕن نەیهێشت ئێوە لە بینی بەرن ئەمێنێت و هەیکەلە بووگەنتان ئەو هەیکەلە بووگەنتانە ئەهاڕین جا بابزانم لە جامعاتوانم بڕۆنە ڕێوە ئەم فەسادە و ئەم نەمایشە فەسادە لە پەکج گەورەیە جەمەوێتەوە و تۆ ئەوێنی جەمەوێتەوە بۆ چون ئێمە لە 7 ساڵە پێش ورد وتمان ئێوە کێن چۆن ڕەفتارەکەن خروجیەکەی ئەوێت و چ نەتیجێگەرەکتانە حاصڵکەن دەمەتانە کردەتان و نەتیجە حاصڵەکەین تێرینی وە دائیستە چیتان هاوردە هەنووز هیچێنەوگە زوانە کوردیەکەتان خسکەسە ماتەحتتان کەستان زاتی نییە باسی بکە کوردیە دەمە قۆپانەکەتان خسکەسە ماتەحتتان بۆ حامد ئیسماعیلیون بە 4 حیزب و خەریکن هەڵەخەنەوە تریبونێکتان پێبەن لە برلینە ساعەتی قسە بکەن فاسدە کوڕە فاسدینە بەڕۆن بتۆپن تۆپینتانەوە خاسترە وا لە ناو جامعەی ئێمە جێگەتان ناوێت و خەڵک تفتان دەیەکات و خەڵک هەڵتانە دەڕێت ئەمان مەوت بێسن وە دیارە قۆناغهای بەعدیوە و بێسن وە دیارە ئەربابتان واتە کە ئەربابتان ئەتیان خێنە ناوە چاڵ لایەوە خۆش